بەخشین. وەرن بە هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشن بکەینەوە و ویجدانمان ئاسوودە بکەین. دەستگای خێرخوازی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و باوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە ئەم پرۆژانە ڕادەگەیەنێت. دروستکردنی چوارخانوو بۆ هەژار و بێباوکان، دابەشکردنی سەبەتەی خۆراک، دابینکردنی کورسی شەحن بۆ خاوەن پێداویستی تایبەت، هاوکاریکردنی نەخۆشە درێژخایەنەکان، هاوکاریکردنی منداڵانی بێباوک، هاوکاریکردنی هەژار و نەخۆشان، هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەت، دابینکردنی پۆشاک بۆ منداڵانی بێباوک. ئێوەی خێرخواز هاوکارمان بن بۆ سەرخستنی ئەم پرۆژانە. دەتوانن لە ڕێگەی نووسینگەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ناوەوەی هەرێمی کوردستان پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە. بۆ کوردانی تاراوگە دەتوانن لە ڕێگەی ئەم ژمارە بانکیانەوە هاوکاریەکانتان بنێرن. ببەخشن تا بەخشین بەردەوام بێت.